يعني يساقر بيتو نمونا بيني تو بسردمي أمره يما خمان گەنج هەیە سایەوێ هاوسەرگیری بکە لەبەرەوەی بان کراوە گیراوە چەند ڕۆژێ کەس ئامادە نیە ئافرەتی باتێ هیچ کەس ئامادە نیە بیاتێ چۆ داوای ئافرەت نەیانناوەتی بۆ وەڵامە با کەڕڵک نایە کچەکەمانەکەوێتە ناڕەحەتیەوە کەوێتە مەترسیەوە دەوەرە هاوسەرانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لەسەر ئەو هەموو مەترسیە لەسەر ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کە خۆی فەرمێ ئەو مەترسیە لەسەر من بۆ لەسەر کەس نەبووە کەچی هاوسەرەکانی ئامادە بوون لەگەڵیان ژیان بگوزارێن پاشانش فەرمێکی ئەو عەزیەتەی هی من دراوە هیچ کەسێ نەدراوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم يعني ژیانی لەو پەڕی ناڕەحەتیە بوو بەڵێ هەموو شێوەیە ناڕەحەتیان نەکرد فلعلك باخع نفسك على آثارهم قد نعلم إنه لا يحزنك الذي يقولون أو هم قصيد جيكرا أو هم ناڕەحەتیای بینی خەریکبوو لە ناویە بەلایەتەکە وا فەرمێ خەریکە خۆت لە ناوە بەی بۆ خەفەتەی کە لە ئەی خۆیت لەبەر ئەوان و ئەو ناڕەحەتیانی کە تووشیەکرا هەر هەمووی خێزانەکانی لەگەڵ یا تەحملیان کردو کە لەوانەیە گەر تۆ هاوسەرەکەت چەند جارێ ببینێ ناڕەحەتەکرێ ئیتر ئامادە نەبێ لەگەڵە بژی ئەوە گەورەی و شکۆی هاوسەرەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم سلمانێکە بە هەموو شێوەیە قبوڵیان بووە لەسەر و هەموو ناڕەحەتیەکەوە بە برسیەتی بە تونیەتی لەسەر و ئەوەش مەترسی و ناڕەحەتی لەگەڵ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بژین